سڵاو ڕێز و خۆشەویستین بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵقەی ژمارە 305 سفر ژیری ئەمڕۆ بەرواری 15 مانجی 5 مانجی 5مان نیوە کرد و نزیک بێ نیوەی ساڵ کە سەرشێتانەی وا بیر بکەینەوە بەڕاستی نیوەی ساڵەکەمان بڕێکرد لە بیرمە دوێنێ سەری ساڵ بوو بەس مهم بابەتی زۆر گەرم هەیە بەڕاستی بەرە هەواڵەکانی تێشەش گەرمتر دەبن وە بە ئەگەرێکی یەکجار زۆر ڕۆژی یەکشەممە یاخۆ دووشەممە ترەیلەری نوێ دەبینین بەڵام چۆن بۆتان باز دەکەم وەروە کۆری باڕۆک لەسەر یاریە نوێیەکی گاڕڤوار کە دزەی پێکرایە تووڕە بووە وە قسەی هەیە زۆر شت هەیە باسی بکەم تکا دەکەم دوگمێ لایک سابسکرایب لە بیر نەکەن بادەست پێ بکەن سەرتا نرخی یاریەکان لە ئۆڵ فۆڕێز لە مەفتەیە ئۆفری ناوازیان هەیە ئەم یاریان لا بەردەستە دەتوانن ئێستا ئۆردەری بکەن و بگاتە بندەستان یاری کۆڵ ئۆف دیوتی ڤانگارد هەرزانترین نرخی تەنیا 7000 دینارە لە ئۆڵ فۆڕێز توانی وەری بگری یاری کۆڵ ئۆف دیوتی بلاک ئاپسی 6 تەنیا 10000 دینارە کریمزن دێزەرت یەکێک لەو یاریانەی کە خەڵکێکی زۆری عاشق کردووە و خەڵکێکی گزار زۆریش دەیکا بەڵام یاریەکە تۆزە درێژ ئاگادار بن 50000 دینارە Call of Duty Black Ops 7 تەنیا 10000 دینارە Need for Speed Heat تەنیا 5000 دینارە یاری GTA 5 تەنیا 10000 دینارە 007 First Light کە بڕیارە لەم مانگە بڵاو بکرێتەوە کۆتای مانگە بڵکرێتەوە تا پریۆردەری بکەم بە 35000 دینار هەرزاترین نرخی یاری Dying Light 2 کە بە شێوەی دیلەکس ئەدیشنەکەیە 8000 دینارە Dead Space Deluxe ئەدیشنەکە تەنیا 10000 دینارە وەروە یاری Crash و Spyro بێکەوە بە شێوەی بەندڵ بە 7000 دینارە Call of Duty Modern Warfare 2 تەنیا 10000 دینارە Cold Warەکە تەنیا 15000 دینارە Battlefield 6 تەنیا 25000 دینارە Assassin's Creed Origin Gold ئەدیشنەکە تەنیا 5000 دینارە وەروە یاری Black Ops یاخود Assassin's Creed Originەکە تەنیا 10000 دینارە جگە لەمانە پڵست دەوێت گەیم پاست دەوێت هەر خزمەتگوزاریەکە دەوێت لە دنیای ڤیدیۆگەیم بە ئۆڵ فۆر ڕێزستا بەردەستە وەرەتوانی بەرزستی بخێت سپاس بۆ ئۆڵ فۆر ڕێز بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی سفر یەک ژیری بێمە سەر ئەو یاریانەی کە لە مەفتەیە بڵاو دەکرێن یاخود بڵاوکرانەوە چەند یاریێکمان هەیە و یاری گەورەشمان هەیە بەڕاستی هەفتەیەکی قڕباڵغە بۆ کەسانی حەزیان لە تاقیکردنەوە یاری جیاوازە نمونە یاری Directive 8020 کە یاری نوێیەکەی سوپەر ماسڤە بە شێوەی چیرۆکە و شێوەیان تڵدۆن و مانۆڤ مەدان و ئەو جۆرە یاریانەیە کە ئەمەیان یەکەم جارە خەیاڵ زانستی بوو لە بۆشای ئاسمان بی نمرەکانی مامناوەندن هەندێک زۆریان بەدڵە هەندێک زۆریان بەدڵ نییە بەڵام بەگشتی مامناوەندە 72 بەدەست هێناوە 6.1 ناوە لەلایەن گەیمەران و دەڵێن یاریەکە گەرکیفت بە یاریەکانی سوپەرماسیف دێ ئەمە یەکێکە لە یاریە باشەکانیان بەڵام ئۆکو و گشتیش دەزانکەوە گەیم پلی تۆزێک کەمە بەڵام لێرە گەیم پلی شت هەر هەیە لێرە بە کامێرێکە سێم لە هەندێک شوێن دەتوانانی یاری بکەی بەڵام بژاردەکانی هەڵدان دەبژێری پەیوەندی بە کۆتایی جیاواز هەیە لە بۆ چیرۆکەکە وەروە لە مەفتەی یاری Forza Horizon 6 لەسەر ئێکسبۆکس و PC بڵاو کرایەوە هێشتا لەسەر پلەیستەیشن 5 بەردەست نییە کاتێکی دیکە پایزیم ساڵ بڵاو دەکرێت PS5 بەڵام نمرەکانی نایابن 92 بەدەستێناوە کە یەکجار دڵخۆشم لە مێژە ژمارەیەکی گەورەمان نەبینیوە لەسەر ئێکسبۆکس زۆر دڵخۆشم Forza جێکێکە لە باشن یاریەکان بەگشتی لە مێژدەوە لەوانە شەندە کەس دەڵێن باشترین یاری چێبەرچی ئۆتۆمۆبیلیشە لە مێژوورە Forza Horizon 6 دەڵێن گرافیک زۆر ناوازەیە گەیمپڵی زۆر ناوازەیە ئۆتۆمبیلەکان زۆر نازدارن شوێنەکان زۆر جوانن چکە ژاپۆنەوە ئۆتۆمبیلی ژاپۆنیشی زۆر جوان تێدایە نمرەکانی زۆر باشن زۆر بە باشی باز دەکرێت لە ئۆنلاین و دەڵێن ئەم بۆ جارێکی دیکەش یاری فۆرسا دووبارە ئەکسبۆکسی خستۆ سەرشانی خۆی وەکو باشین یاری ئەکسبۆکس لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو ئەکسبۆکس بڵاو کردێتەوە تاوەکو ئێستا جەماعەتی فۆرسای لایەنەداوە لەسەر کواڵەتی یاریەکانی خۆیان وە گەیمەرێکی یەکجار زۆریش بێکمان فۆرسای بەدڵە جا چێ کردیتی شێ دەیکام ئاگادارم کاتەوە لە کۆمنت یاری سبنارەکە تو لافتەی ڕابردوو باسم کرد کە بە شێوەی ئەرلیاکسس بەردەست دەبی و ئێستا حالیان بەردەستە بە شێوەیەکی زۆری پۆزیتیڤیش ئەرلیاکسەکەی بەردەستە دەتوانین تاقیکەنەوە ئێستا لەسەر PC پلەیستەیشن ئێکسبۆکس بەتایبەتی سە گەیم پاسی بۆ کەسان گەیم پاسیان دەتوانن بە شێوەی ئەرلیاکسس تاقیب بکەنەوە هەروە یاریشی ترسناکمان هەیە تەنیا لەسەر PC لە مەفتەیە بەردەستدەی بە ناوی It Reaches کە یارێکی بێگومان کامری کەسی یەکەمە شۆتگەنت پێ بەڵام دەچێنەوە شوێنێکەوە وەکو دۆزەخە و لە هەمان کاتدا کامێرایەک شت پێە کە ڕیکۆردی پێ دەکەی و چیرۆکەی پێ دەجێڕدرێتەوە زۆر ترسناک دیارە بەڕاستی بۆیە من ناتوانم بیکەم یاری ناوازەمان هەیە لەگۆ باتمان Legacy of the Dark Knight بڕیارە لە 22 مانگە لافتی داهات و بەردەست بکەم منە خۆم زۆر چاڕوانی دەکەم لەگۆ Star Warsەکە زۆر نایابوو لەگۆ باتمانەکەش بە کارکتەرەکانی باتمان و جیهانی باتمان و ئەوانە زۆر خۆش دیارە بەڕاستی
هەرچەندە من خەریکی یاری پراگماتامە ئەوەی کاکۆمش تەواو نەکرد نازانم کاتم دەبی بۆ یاریە خودنە ساڕۆژمەش دەست پێ نەکردیان بەس ئەوە دەخێنێنەوە کاتەلۆگەکەمان و لە کاتێکی کە زەحمەتە هەر بشێ و کاتە واز و ئەو یاریش بکرێت یاری گاڵی پۆڵی کە یاریی کامری کەسی یەکەمی تەقەکەری سەردەمی جەنگی جیهانی جەنگی جیهانی یەکەمە زیاتر سەردەمی عوسمانیەکان و ئەوانە دەجێڕێتەوە بەڵام بێگومان یاریەکە تەقەکەرە خەڵکەکی زۆر لەسەر پیسی پێم وابیدێکە لە مەفتەیە لە بەرەو یاریی ئۆنلاینە لونا ئەبس یەکێ لە یاریە داڵێم جیاوازەکان بەڵام ئەو یارانەی کە تاو سینگل پلێرە کۆمباتەکەی خۆش دیارە گرافیک جوان دیارە لە مەفتەیە بەردەست دەبێت وەرا جەماعەتی نیسندۆش لە مەفتەی یاریی نوێیان هەیە ئەویش یاری یۆشیە یۆشی ئەو کیساڵی لە ناو جیهانی ماریۆ سوپەر ماریۆ هەیە یاریی تایبەت بەخۆی هەیە بە ناوی یۆشی ئەند دە میستریەس بوک یۆشی و کتێبە نهێنیەکەی کە نازام چی لەسەر بڵێ لەبەرەوەی قەت یاریەکەم نەکردێکە بە یۆشی نازانم یەکەم زاریشە شتیوا دەکەن یاخودنا زۆر معلومە مەسەن جیهانی نیسندۆ نییە بەداخەوە بەڵام بۆ کەسانی نیسندۆ سویچ دویان هەیە نەڵەن یارین هەیە ئەوە یاری وەرە پلەیستەیشن یاریەکانی پلەیستەیشن پلەسی لە بۆ مانجی پلەسی ئەکسترا پریمیەمی لە بۆ مانجی 5 ئاشکرا کرد ئەویش هەرێکە لە یاریەکانی ستار وارز ئاوتلۆس کە لە مێژە چاوەڕوانم بێت سەپلەس بۆی بیکەم و بجارە دەیکەم یاری برامبل Red Dead Redemption 2 دەگەڕێتەوە سەر پلەیستەیشن پلەسی تۆماتریجش دا ثاماتراچ کە نازانم ناوەکەش بخینەوە ببورن وەرە فلنت لوک The Siege of Dawn ئەمەش یاریەکە کە ماوەکانی ڕابرد بڵاو کرێت سەر پلەسی لەگەڵ چەند یاریێکی دیکەکەوان کە زۆر میمینە بەڵام وەکو جەماعەتی پلەیستەیشن پلس پریمیەمی یاخود دیلەکسی وەکو یاری نوێ یاری تایم کرایزسی وەردەگرن کە کلاسیکەکانی پلەیستەیشن 1 بە هەمان کوالێت و شتە بەڵام تۆزێ ئەپدیت کراوەتەوە لە بۆ پلەیستەیشن 4 پلەیستەیشن 5 بڕیارە لە چەند ڕۆژ داهات و ئەم یاریانە بەردەست بە ئۆکەی بێ بەسەراوەڵەکانی پلەیستەیشن و بێگومان گەورەترین هەواڵی ئەم هەفتەیەشمان سەر جیهانی پلەیستەیشن کۆری بارڕۆگە دەرهێنەری یاری گارۆڤاری 2010 و گارۆڤار 2 و کەسێکی بەنابانگ بێگومان لە جیهانی گارۆڤار و دەرهێنەری یاریەکانی یعنی پرۆدوسەری پێشتری یاریەکانی گارۆڤار بووە لەم هەفتەیە بە فەرمی ئاماژەی بەوەدا کە دەنگۆیەکانی یاریەکەی فەی ڕاستین بەڵام دڵی زۆر پێخۆش نەبوو بەڕاستی بەم دزەپێکردنا دزەپێکەری بەناوبانگ نەیت دەهەیت کە تاوەکو ێستا زۆر شتەکانی ڕاست بۆ باوەڕ ناکەم شتێکی بڵاو کردوکە هەڵە نەبوو یاخود لەوانەیە گوتی لەو کاتە شتە دێ بەڵام نهاتوە بەڵام هەر هاتووە نەیت دەهێت لە مەفتەیە ڕاگەیاند لە سەرەتای ئەم هەفتەیە ڕاگەیاند کەوا بڵێ ئەو یاریکە کۆڕی بارڕۆ کاردەرێنانی بۆ دەکە یاریەکەی فێم چیرۆکی فەی دەجێڕێتەوە و گەیم پلەیەکەی دەڵێت تێکەڵەیەکی یاریەکانی گارۆڤاری نۆرز مەثۆلۆجیە لەگەڵ بەشێک لە یاری کلاسیکەکانی گارۆڤار تەنانەت نێدێت پێشترژبوت بووی کە زۆر بە دێڤڵمەین کرایش دەچین دەڵێت پلانەکە وایە کە ئەم ساڵ یاریەکە ئاشکرا بکرێ لە نیوەی یەکەمی 2027 یاریەکە بڵاو بکرێتەوە کاتە بێ قسەکانی نێدەهێت بی کاتە لەم زوانە ئەم یاری کۆڕی بارڕۆژی دەبینیم بەڵام هەندێک خەڵک لە کۆمنتی ئەم پۆستەی نەیدەهێتی کە لە تۆڕی بلوسکای بڵاوی کردو هەندێک کەس زۆر دڵیان پێخۆش نەبوو نمونە کەسێکی دیکە دزەپێکەرێکی دیکە یاخود کەسێکەوە معلوماتێکی باشی لە دنیای ڤیدیۆگەیم هەیە دەڵێ دەرێ باشە so what exactly is the benefit of shadow dropping a direct instead of giving some heads up دەڵێ باشە سوودی چیە تۆ بەم شێوازە شتەکان بڵاو دەکەیتەوە مەقسەدی وایە بۆچیش ئەو جۆرە ڕاگەنراوانە خەڵکی سپۆیل دەکەی یەکێکە لە کۆمنت نووسی تو ئەوەندە نەیدەهێت for a week دەڵێ بۆ ئەوەیەکەوە نەیدەهێت بماوەی یەک هەفتە قسەکانی ڕاست بێ خۆ ڕاست نەبێ بزە لە مۆزوعی تێ نەگەیشتم تەواتی بەڵام ئەوەی تێگەیشتم ئەوە بوو نازانم ناقەشەیوانە لە چەو دەستی پێکرد بەڵام ئەوەی تێگەیشتم کۆڕی بارڕۆک هاتە ناوێ بڵێ من سەپۆرتی ئەو قسانە دەکەم لە دژی نەیدەهێتی کۆڕی بارڕۆکە دەرهێنەری یاریەکەیە دەڵێ من پشتگیری ئەو قسانە دەکەم کە قسەیان بە نەیدەهێت وتیە بۆچی ئەم یاری دزە پێ کردووە واتە بە شێوەیەکی فەرمی کۆڕی بارڕۆک ئاماژە بەوە دەکە کە بەڵێ شتێکی وا لە گۆڕێ هەیە شتێکی وا لە جیهانی گارۆڤار هەیە بۆیە هاتۆتە کۆمنت و تووڕە بووە کە دزەی پێکرا بێگومان ئەگەر بزانی دنیا ڤیدیۆگەیم چی دەزانی هەموو شتێک لە زیانی ڤیدیۆگەیم گەورەکان ڕکلان لە بۆ یاریەکان بکرێن لە ڕێگەی دزەپێکردنە بەڕاستی لەوانێت ترەیلەری یاریەکە بڵاو بکرێتە ئۆن دە ڤیوەی نەبی بەڵام کاتێ ئێمە یوتیوبەر خەڵکی لە ئۆنلاین سەیری دزەپێکردن شتەکان دەکەن ینی ئەنتەسپەیشنەکە بەرز دەبێتەوە هیواکان بەرز دەبنەوە کە شتێکە دەبینین زیاتر ینی مارکتینگێکی بەلاش بۆ یاریان دەکەین ڕاستە کۆڕی بارڵۆک تووڕە بووە دەیویست بە شێوەیەکی شارۆ
دراپ بە کەس بزانێ ناکەوە سپرایز بڵێکاتەوە بەڵام تازە کارەکە دەرسەوە بەڵام پێشەی تووڕە بۆیان کۆڕی باڕۆک کا دەرهێنەری یاریەکەشە دڵم پێی خۆشە کە کۆڕی باڕۆک کاردێنیان بۆ ئەم یاری دەکات بەڵام پێشترش بوتومە سەش دەیڵێمەوە باوەڕ ناکەم یاریەکەی فەی سەرنجی من زۆ ڕاکشێ نەک لەبەرەوەی کە فەی ئافرەتە بەڵکو لەبەرەوەی هەمومان چاوەڕوانی ڕیمەیکی گارۆڤاریەک و دووسینە و چیرۆکی فەیش باسی ڕابردوو دەکە باسی ئەوە دەکە گەشتە کرەیتۆسی لەوانێ نەناسی بێ چاوەڕوانی مزانین سرود دەلافتەکانی داهاتوو و پێشم وایە کە لە دەنگۆیەکانمانە لە کۆتایی ئەم هەفتەیە لە کۆتایی ئەم هەفتەیە یان یاخود ئەو هەفتەیە کە بێ یاخود کۆتایی ئەم مانگە سۆنی سەیرۆف پڵەیەکان جامدا ئەم یاری کۆڕی باڕۆک ببینین بزانین سروددا ئۆکەی چاوەڕوانیە بێ مەسەر هەواڵێکی دیکە کە سەرۆکی کۆمپانیای سۆنی یاخود پلەیستەیشن هیرۆکی تتۆکی QA لە بۆ خاوەن پشکەکان وەشتانە ئەنجامدا وەروە بەڕێوەبەری بەشی هاردوێردی پلەیستەیشن کە هەم پلەیستەیشنشی لەبەردەستە بە فەرمی ڕاگەیاندکەوە بەڵێ کار لەسەر پلەیستەیشنی داهاتوو دەکەن بەڵام تاوەکو ئێستا نە بەرواری بڵاوکردنەوەیان لای خۆیان داناوە نە نرخیشیان داناوە نەک ئەوەی کە ئاشکرای بکەن بەڵکو لای خۆشیان هێشتا نازانن کەەوە کەی کۆنسڵەکە بڵاو دەکەنەوە و کۆنسڵەکە نرخی چەند دەبێ هۆکاری بەش بێگومان دەڵێ بە هۆکاری ئابووری جیهانی دەگەڕێتەوە کە لە بێگومان نزان کە شەڕ شۆڕ ڕۆشتە قۆڕانی کە ترەمپ سەڵ کردی ئابووری هەموو جیهانی سەراو بن کرد نرخی ڕام زۆ فڕیوە بەهۆی ژیری دەستکرد و شەڕەوە ئاتەنانە ستۆرێج و SSDش نرخی زۆ فڕیوە بۆیش دیار نییە کەکەی ئەو وەزعچا دەبتەوە تەنانە نرخی پلەیستەیشن 5 بینیمان کە چەند بەرز بۆتەوە بزانین چ ڕوو دەدا بەڵام تاوەکو ئێستا سۆنی خۆشی نازانێکەکەی پلەیستەیشن 6 بڵاو دەکاتەوە بەڵام بە فەرمی کاری لەسەر دەکەن وەروەها هەر لەو چاوپێککەوتنی یاخود لەو کۆبوونەوەیە بەڕێوەبەرێکی دیکەی پلەیستەیشن کە بەڕێوەبەری بەشی ئەوەیە کە ڕێککەوتن لەگەڵ کۆمپانیەکانی فێر پارتی و سێکند پارتیەکان دەکات لە بۆ یاریەکانی خۆیان سا پلەیستەیشن بڵاوکەنەوە بە فەرمی ڕێگەیاندکەوە دەڵێ داهاتووی ڤیدیۆگەیم یاخود داهاتوێکی نزیک مەسی ئەم چەند ساڵەیە کە دێ دەڵێ unbelievably positive دەڵێ بە شێوەیەکی باوەڕپێنەکرا و ئەرێ نییە دەڵێ there are no dire times ahead of the industry دەڵێ یاری وا ناوازە بڵاو دەکرێتەوە لە بۆ ئەم بازاڕی ئێمە یاخود ئەم بازارسازی و بازرگانی ئێمە کە دەڵێ هەرگیز بێشتی باش نابین یاخود هەرگیز کاتی تاریک بەڕێوە نییە بەڵکوشتی زۆر ئەرێنی و باش بەڕێوە مەبەستی وایە لە ڕووی بەرەمێنانی third party یاری کە لەسەر پلەیستەیشن بڵاو دەکرێتەوە بەگشتی مەبەستی هەموو دنیای ڤیدیۆگەیم میشە نەک پلەیستەیشن شتی گەورە بەڕێوێ ئۆکەی تۆ دەشزانین چ بەڕێوێ نمونە زان کە GTA 6 بەڕێوێ جگە لە GTA 6 بێگومان زانکەوە مەسن گارۆڤار نوێ بەڕێوەیە من هەم نازان بەڵام ئەو دیارە دەزانی کە چی دیکەش بەڕێوەیە گەوریاری گەورەتر بەڕێوەیە دەڵشتی گەورە بەڕێوەیە من ێساش دەیڵێمەوەکەوە هەرگیز ئێمە بێ ڤیدیۆ یاری نینە بەڕاستی زۆر خەڵک دەڵێن هیچ یاریێک بڵاو ناکرێتەوە ئەگەر سەیری بەرنامەم بکەی هەموو هەفتان 2 یاری 3 یاری دەران یەک یاریش بینین 2 هەفتە جاش یاریش گەورە بڵاو دەکرێتەوە کە نمری زۆر بەرزە بەڵام لەوانەیە ئێمە هەموو حەزمان لە هەموو زۆر ستایلە یاریێک نەبین یاخود چاڕوانی یەک زۆر یاری دەکەین ئەگەر نام ئێستا من لە مێژە گۆڕایمەوەکو جاران نمایمە کە تەنیا یاری سینگڵ پلەیەر بکەم یاخود یەک یاریتیە دیاریکرا بکەم من هەموو زۆر یاریێک تاقی دەکەمەوە بۆیش بەردەوام هەفتانە بەڕاستی ئەوەندەی زۆر یاریم لەسەر خڕبیتەوە نازانم کامی بکەم نەک ئەوەی کە یاری نییە بیکە بێگومان هەمومان چاڕوانی GTA و گارۆڤاری نوێن و بڵاسەبەس و ئەوانەین بەڵام جگە لەوانەش یاری دیکەشێکەوە کاتی پێبەسە بە یاخود وەقتی خۆش ببەسەر بێ بێمە سەر خەبەرێکی دیکە کە سۆنی کار لەسەر بەشێکی ژیری دەستکرد دەکە لەناو پلەیستەیشن 6 کە لە ڕێگەیەوە نەک تەنیا پلەیستەیشن 6 تەنیاوە لە بۆ پلەیستەیشن 5 شە بەڵام زیاتر لە بۆ پلەیستەیشن 6 چونکە باوەڕناکەم زیاد بڵاو بکرێتەوە ژیری دەستکرد بەردەوام گەیمپڵەی تو ڕیکۆرد دەکە و پارچەی چۆن دەڵێ ریلی AI لێ دروست دەکە مەبەستمان لە AIەکەی ئەوەیە AIەکە ڤیدیۆیەکەت کات دەکە گەیمپڵەیەکەت کات دەکە کاتێک کە تۆ دەتوێت جوانترین دیمەنەکانی خۆت دۆزیتەوە AIەکە خۆی جوانترین دیمەنەکانت دەدۆزدەوە وەرتوانین ڕێگەی سۆشیال میدیاش بێگومان بڵاو بکەیتەوە هاتە گەیمپڵەیەکە دۆ ڕیکۆرد دەکە لۆشت مۆنتاژ دەکات جوانترین پارچەکانیش لە هەڵدەبژێری هەمووی لە ڕێگەی AI ژیری دەستکرد کە من پێم وایە ئەوەیە چێکە لە سوودە هەر گەورەکان کە لە ژیری دەستکرد توانی وەربگرین ئەویش کەمکردنەوەی کاتە لە مرۆڤی نەک لە زیاتی من یاری بکە یاخود یاری بە ژیری دەستکرد بکەم بەڵکو یاریەکە دەکەم بەڵام ئەو کارە ئیزعاجە تۆمارکردن و مۆنتاژەی کە دەیکەم AI لە بۆم بکەم کاتەکەم دەگرێتەوە واتە شتە قۆڕەکان AI لۆ بکە بەڵام شتە متعەکان ڕاستەقینەی بن پێمان شتێکی زۆر باش دەبێت لەسەر پلەیستەیشنی داهاتوو بیبینێ بێمە سەر یاری سارۆس ئێستا تەقریبەن دەزانینی سارۆسەندی لێفرۆشرایە پێدەچێکەوە تۆزێک باشتر لە ریتۆرناڵی فرۆشا بێ بەڵام هێشتا نەگەیشتەوە ئەو ئاستەی کەوا مەسەرەن پارەی بهێنێتەوە ناو کۆمپانیا پارەی تێچۆکەی بهێنێتەوە دەڵێن بە نزیکەی لە ماوەی 2 هەفتەی بڵاوبوونەوە یاری سارۆس 300,000 کۆپی لێفرۆشاوە کە دەکاتە نزیکەی 22 میلیۆن دلار کە پێشبینیەکانی جوانە یاریەکە نزیکەی 6 بۆ 7 میلیۆن دلاری تێچوو بێ واتە هێشتا زۆریە ماوە داهاتەکەی بودجەکەی خۆی بهێنێتەوە بەڵام
ئادامان کە یاریی ئەم یاریی زۆر زەبەلاح و گەورە نییە یاریی نیشی شەواتە کەسی تایبەت ئەم زۆر یاریان دەکە هەم گەیمەرەکەم یاریە ناکە بێ مەسەر ئەنچارتد 4 دەمە پیرۆزبایتان بکەم کەەوە تەمەنی یاری ئەنچارتد 4 لەم هەفتەیە تەمەنی بۆ 10 ساڵ بۆ چەرفۆردێکێکە لە بەناو باکسی یاریەکان بەڵام ئێستا بۆتە 10 ساڵ واتەیەکێکە لە یاریە کلاسیکە نازدارەکان کلاسیک بەستمەوەی لە سای نۆت بڵاو کراویتەوە 10 ساڵ لە بۆ پێشەکە منداڵ لە دایک بێسە 10 ساڵیان گەوری ئۆکەی زۆر گەورەشە مهم ئەنچارتد 4 کردیتیانت کردیان یانی زۆر نازدارە بەڕاستی وەشایانی کردنە 100 جەماعەتی شفت ئەپ لە مەفتەیە کۆمپانیای سویفت ئەپ ڕێگەیان ئەو عەفوەن لە مەفتەیە ستودیۆی شفت ئەپ دروستکرانی یاری سێڵ بڵیت لە مەفتەی ڕایگەیانکەوە بەشی دووەم یاری سێڵ بڵیت لە بەرمێنانە بەڵام دەیانەوێ خۆیان یاریەکە بڵاو بکەنەوە نانەوێت لە ڕێگەی سۆنی تەنیا بۆ پلەیستەیشن بڵاو بکەنەوە تا ستودیۆکەیان گەورە بووە سەرکەوتنێکی گەوریان لە ستێرە بڵیت یەک وەرگرتووە دەیانەوێت خۆیان یاریەکە سەرتای پلاتفۆرمەکان ڕۆژێکان بەردەست بخەن تاوەکو گەیمەرێکی زۆر لە ڕۆژیەکان بتوانێت یاریەکان جام دەوەمەش پیرۆزبایان لە دەکەن هیوادارم سەرکەوتوو بن بێمە سەر کۆنترۆلەرێکی نوێ لە بۆ پلەیستەیشن 5 بڵاو کراوەتە نەما سۆنی خۆی بڵاوی ناکاتەوە کۆمپانیایکی third party یاخو second party بە ناوی سکاف ئۆمێگا کە پێشتر لە بۆ پلەیستەیشن 4 دروستی کردووە ئەم کۆنترۆلەر بە شێوەیەکی فەرمی لەلایەن پلەیستەیشنەوە بێگومان لایسنسی پێدراوە بۆیە سۆنی خۆشی دەڵێ official license product کە تۆزێک گرانە ئەوانە نرخیان 250 دلار نازانم بزەوت چەندە لە ڕێگەی مۆبایل اجتماعی دەستکاری دوگمەکان و شتەکان و شتانە بکەین دوگمەی زیاتری تێدایە لە بۆ زیاتر کۆمپێرێتیڤەکانە واتە ئەوەن دەستکە تۆزێک گران بەهایە و لە هەمان کاتدا پاتێکی گەورەترا و دوگمەکانی تۆزێک باشتر و شتانە بەڵام لەسەر هەمان دیزانی پلەیستەیشن کۆنترۆلەری دوالسێنسی پلەیستەیشن 5 دروست کراوە بێمە سەر هەواڵ یاریەکان و GTA 6 کەمان لەم هەفتەی هەشتی گەورە ڕوویدا بەڕاستی هەفتەی ڕابردوو خەباری زۆرمانە بوو لە مەفتەیەش دەتوانم بڵێم بەپێی دزەپێکردنێک نەک دزەپێکردنێک بیکەوە فرۆژگای بێست بای کە یەکێکە لە مارکێتە گەورەکانی ئەمریکا بەشەیەکی فەرمی چەند ئیمێڵێکی لە بۆ چەند دوکان و شوێنێک و کەسایەتێک ناردووە کە ئامادەکاری بکەن لە بۆ پریئۆردەری یاری GTA 6 لە بەرواری مثلەن 5 تاوەکو 21 دەتوانانی بە شێوەی دیسک یاریەکە پریئۆردەر بکەیت بم بێگومان مەبەستی ئەوە نییە کە یاریەکە لەو تاریخە بڵاو بکرێتەوە بەڵکو مەبەستی ئەوەی کاتێکە تۆ کڕینی پێشوەختە بکەیت لە بەو دیسکەکە لەو بەروارە وەجبەی یەکەین بەردەست دەبی خەڵک زوای نای خۆی بنووسی پریئۆردەری بکە بەڵام پارەش دە بێگومان ئەمجا ئەگە بڵاو بێتەوە بێگومان پارەکەی دەڕوان بەڵامەکە بڵانە بتە پارەکە خۆی وەردەگرێتەوە ئەمە بەسمی پریئۆردەر هاویتم پێتان بڵام مهم ئیمێڵەکە لە چەندین شوێنی جیاواز بڵاو کراوە سەرەتا نەمانەزانی فەرمیە خودنا بەڵام گەیمین ئینسایدەر یەکێک لە وێبسایتە پژڕاستکراوەکانی تۆم هێدرسن سەرچاوەیەکی باشە بڵێ پژڕاستی کردو کە بڵێ ئیمێڵەکە فەرمیە و بەروارەکەش تەواوە دەڵێن لە 5 پریئۆردەری یاری GTA 6 بە شێوەی فیزیکال دەست پێ دەکات بێگومان ئەگەر فیزیکال دەست بکەوتە بە ئۆنلاین دەست پێ دەکات جا بۆ چوونەکان وانە کە ینی 5 دەکات ڕۆژی دووشەممەی داهاتوو کە یان یەکشەممە 5 یاخود دووشەممە 5 ترەیلەری سێم و ترەیلەری پریئۆردەری یاریەکە دەبینین کە ترەیلەرەکە دەبینین لە کۆتاییەکەش دەنووسێ پریئۆردەر ناو کەوا دەتوانانی ئێستا پریئۆردەری بکەیت کڕینی پێشوەختەی بۆ بکەیت بۆیش خەڵکێکی زۆر لە ئۆنلاین وێنەی مثلا ئەکاونتی ئێکسبۆکسەکەیان یان پلەیستەیشنەکەیان یان مثلا پارەیان دانا بۆ پۆستان کرد بدەڵێن ئامادەکاری دەکەین پارەمان تێکردنەوە ئەکاونتەکان هەر کاتێ پریئۆردەر بەردەست بێ ئەمە باشترین ڤێژنی دەکەن کە دەنگۆ هەیە دەڵێن 5 ڤێژنی بەردەست دەبی سەرەتا من زۆر باوەڕم بە 5 ڤێژن شتان هەنیە من پێم ماوێتەنیا 2 ڤێژن لەوانەیە ئەگەر ئەویش ستاندارد و دیڵەکسەکەیان بەس سەرەتا پێم ماوێتەنیا ستانداردە نازانم وایە وەنیە نازانم بەڵام ئەوەن دەزانم تا دووشەممە لەوانەیە ترەیلەرێک ببینین ئەویش پریئۆردەرەکە بی دەشزانکەوە ساوزەڵناک تەنجارت کەوتیچەکە یاریەکە لە هاوینی ئەم ساڵ مارکتینجی دەست پێ دەکات لەگەڵ ئەم دەنگۆیەکەوە GTA پریئۆردەرەکەی ڕۆژی دووشەممە بەردەست دەبێ پشکەکانی کۆمپانیای تێکتو کە خاوەنی ڕۆکستارە 2 ملیار دلار بەهای بەرز بەوە 2 ملیار دلار تۆ حسابیان خەڵکی زیاتر پشکەکانی کڕینوتیەوەکە کە بایستا بیکڕینەوە پشکەکان بەرز دەبتەوە قازانز دەکەین 2 ملیار دلار قازانج یاخود پشکەکان نرخیان بەرز بۆ بەهۆی ئەو دەنگۆیەی کەوا پریئۆردەر دووشەممە بەردەست دەبێت جاگە خۆی یاریەکە پریئۆردەرەکەی بە فەرمی ئاشکرا بکرێت و بڵاوکرێتەوە پشکەکانی هێشتا بێگومان دەفڕی بێمە سەر هەواڵێکی یاری ئەساسن کریت بلاک فلاگ یوبیسۆفت بە فەرمی شتێکی زۆر خۆشی ئاشکرا کردو بۆ گەیمەران بەڵام جیهانیە ئەویژەوەیەکەوە ترێژەر هەنتێکیان ئاشا کردووە تۆ دەتوانانی ئەو گەنجینەیەکیان ئاشا کردووە شاردویانەتەوە تۆ دەتوانانی ئەو گەنجینە شەردراوەیە بدۆزیتەوە و 9 ملیۆن دلاریشی تێدا دەتوانین قازانجی لێ بکێ جا دەرێت چەند کلوێک و چەند سەرداوێکمان لە
زەریای کاریبیان یاخۆ دەریەکانی کاریبیان ئەداناوە گەیمەران دەتوانن گەشت بکەن سەرداوەکان بدۆزنەوە و سندوقەکەش بدۆزنەوە سندوقەکان $5,000,000 تێدا یاخۆ شتێکی تێدا با $5,000,000 یاخۆ $2,000,000 توانێت زیادی وەری بگرێت و دەڵێ هەر کەسێک بیەوەی ئەم سندوقە بدۆزێتەوە 2 ساڵ بۆ 5 ساڵی دەوێت واتە یوبیسۆفت چی کردووە وەکو مارکتینگێکی گەورە ئەوکو گەمەیەکی خۆشی لەگەڵ گەیمەرانی خۆی $5,000,000 سندوقی کردووە لەناو دەریاکانی کاریبیان یاخۆ دوورگەکانی کاریبیان کە ئەو شوێنەیە کە یاریەکە لەسەر دروست کراوە شاردویانەتەوە و چەند سەرداوێکیان لە شوێنەکان بەردەست خستووە دەرێت 2 ساڵ بۆ 5 ساڵ دەخایانێت کە هەموو سەرداوەکان بدۆزیتەوە شوێنی سندوقکە دۆزیتەوە کە $1,000,000 تێدایە یاخۆ شتێکیدا با $1,000,000 میم دەڵێن گەیمەرەی یەک جار زۆر ئێستا ئامادەیان دەربڕیوە دەڵێن بە فەرمی دەچین دەست پێ دەکەین ئەو بێگومانی ڤیدیۆ یوتیوب بە شتانە زۆر دەبین ئەو کەسێک دەشی دۆزێتەوە زۆر بێگومان خۆش دەبێت بێ بەسەرواڵەکی تۆزێک ئیزعاج کەسێکی ژاپۆنی چوتە پێش باڵەخانەی کۆمپانیای نینتندۆ و هەڕەشەی تەقاندنەوەی باڵەخانەیەکەی لێ کردو خۆی و باڵەخانەکەی بتەقێنێتەوە لەبەرەوەی هاواری کردووە دەڵێن ئێوە یاریەکتان بڵاو کردوێتەوە کە نەدەبایە بڵاوی بکەنەوە دەڵێن یارێکی زۆر خراپتان بڵاو کردەوە های خۆتان و جیهانیشتان بردووە بێگومان ئێشتا نازانین چکە کابرا دەست جی کراوە لەلایەن پۆلیسەوە بێگومان نەیتوانێت کۆمپانیەکە بتەقێنێتەوە لە جی کرا لەلایەن پۆلیسی تۆکیۆ بەڵام بە فەرمی نازانین باسی یاریێکی کردی بەڵام دەنگۆیەکان وانە کە باسی یاری سپلاتون 3 کردووە کە یاریی نیتندۆیە نیتندۆ بگومان با یاریەکانی ماریۆ زێلدا دەناسرێ سپلاتونیش بەشی یەکەم و دووەمی زۆر سەرکەوتووی بەڵام سپلاتون 3 زۆر خەڵک بەدڵی نەبوو جا ئیوەیە کە خۆت لەسەر تەقێنیەوە نازانم ئەو شتەی بەڵام ئەو کارە عیزی کردووە لە مافتەیە وەرە نیتندۆ بە فەرمی ڕاگەیاند کە نرخی کۆنسۆڵ دیسان بەرز دەکەنەوە ئەم زار نرخەکەی بەرز دەکەن لە $500 بۆ 450 بوو دیجیتاڵەکەی کە دەکەنە $500 و بەندڵێکیان لەگەڵ بەردەستخستۆ کە 3 یاری لە خۆ دەگری یان ماریۆ کارت یان دانکی کۆک بەنازە و یاخود پۆکۆپیا لەو سیارە دەتوانین دانەیەکەڵ بژێری ڕاستەخۆ لەگەڵ کۆنسۆڵەکە وەری دەگریم بێمە سەر سێگا لە هەندێک شت پەشیمان بووتەوە پێشتر ڕایگەیان بوو کە چەندین پرۆژەی لایف سرویس و یاری ئۆنلاینیان لەبەردەستە ئەستا تقریبان لە هەمیان پەشیمان بوونەتەوە بەڵام دەڵێن یاری کریزی تاکسی هەردەمێنێ یاخود ئەو یاری سینگل پلیان یاشیان کردووە کریزی تاکسی جەتسێت رادیۆ گۆلدن ئاکس و ستریت ئۆف ڕیج ئەمانە هەردەمێنن و کاری لەسەر دەکەن بەڵام یاری لایف سرویسەکانیان کاسڵ کردووەکە پێم وایە بەرەبەرە کۆمپانیەکان ژەوتی دەگەن کە یاری لایف سرویس و ئۆنلاین کاتێکی زۆر دەخایانی دروستی دەکەی پارێکی زۆری خێرش دەکەی وە لەوانەشە 90 سەرکەوتو نابێ لە 100 تەنیا دانێک دوودانە سەرکەوتو دەبن یاخۆ دەبنە فۆرتنایت و ئەو یاریانە بەناو بانگانە بێمەستەر یاری ماوس PI4 هایر کە من کردومە زۆر نازدارە ئەتاوە کۆستا 730,000 کۆپی لێ فرۆشاوە کە یارێکی ئیندیە واتە یارێکی بچووکە ستودیۆیەکی بچوو چەند کەسێک دروستی کردووە نزیک دەبێتەوە لە ملیۆنێک کۆپی کە یەکێکە لە سەرکەوتنی یاری ئیندیەکانی ئەم ساڵ زۆر دڵم پێی خۆشە و یارکی زۆر بێگومان بەچێژیشە بێمەسەر هەر قسەکردنە سەر نیتندۆ 1 2 3 4 5 یاری کۆنیان لە بۆ ڤرچوەڵ بۆی یاری ڤرچوەڵ بۆیە دەیخەنە سەر سویچ ئۆنلاینی لە مەفتەیە و کەسانی هیانە دەتوان سوودی وەربگرن وار نیتندۆ لە مەفتەی ڕایگەیاندکەوە فیلمی Legend of Zelda ئێستا زووتر بڵاوی دەکەنەوە لەوەی کە پێشتر پلانیان بۆ دانابارچەندە پێشتر جار تاخیریان کرد بوو بەڵام مهم بڕیار بسەرەتا لە مانجی 2027 فیلمەکە بڵاو بکرێتەوە دواتر تاخیریان کرد بۆ مانجی 7 ئێستا دەڵێن نەخێر لە 34 فیلمەکە لە سینەماکانی جیهان بەردەست دەبێت کە یەکەم فیلمی فەرمی مەسەڵەن بێگومان چیرۆشی Legend of Zelda کە یەکێکە لە بەناوبانگی یاریەکانی نیتندۆ وەرە کاپکۆم لە مەفتەیە لە کۆنفرانسی خاوەنپشکەکانی خۆی ڕایگەیاند کە لە ساڵی ڕابردووەتە لە 25 بۆ 26 59.07 ملیۆن کۆپی لە یاریەکانی فرۆشاوە کە دیکاتە سەرکەوتوترین ساڵ 12 مانگ لە مێژووی کۆمپانیاکە بێگومان هۆکارەکەشی بڵاوکردنەوەی یاری Resident Evil ڕەکویەمە کە ژمارێکی زۆری دەفرۆشا بۆ کۆمپانیا و پارێکی باشی بۆ قازانج کردن وەروە بەشی دومی یاری فایر تیم ئیلید ئاشکراکرا کە یاریێکی تیم بەی سکوادی یا جیهانی ئێڵدیەنە دەڵێن لە 2026 یاریەکە بڵاو دەکرێتەوە بێ بەسەرواڵەکانی ئێکسبۆکس و بە یاری هەیلۆ دەست پێ بکەم لە ناو گەیمستۆپی وێنەیەک بڵاو کرایەوە کە ئامادەکاری دەکەن بۆ هێنانی دیسکی یاری هێڵۆ کامپین ئینڤۆڵ
کە بڕیارە لە هاوینی ئەم ساڵە سەر پلەیستەیشن و ئێکسبۆکس بڵاو بکرێتەوە بەڵام دڵخۆشم کە دەبینم یاریێکی هەیڵۆ لەسەر پلەیستەیشنە و یاری بەشی یەکەمیشە کۆمباتی ڤۆڵڤە کە باشترین یاری هەندێک دەڵێن بەشی دووەم باشترینە بەڵام ئەمەوێت پێم یەکێکە لە باشترین یاریەکان لە مێژدە و باشترین یاری هەیڵۆشە بێمە سەر هەواڵێکەوە لە ستیم مایکرۆسۆفت خەریکی پلانێکە کە تۆ ئەگەر یاریەکەت بەدیسکەیە تۆ لە ڕێگەی فیچەرێکەوە دەتوانانی یاریەکەی خۆت بگۆڕی بۆ دیجیتال و مایکرۆسۆفت ڤێژنێکی دیجیتال لە یاریەکە پێدەدا بەزەبەت هێشتا وردەکارێکی نازانین بەڵام مایکرۆسۆفت دەستی بۆ کامپینە کردووە لەسەر مەسەلەن لە چین وڵاتی چین بەڵام ئایا مانای چ دەدا مانای ئەوە دەدا مەسەلەن من یاریەکان بەدیسک لە تۆ وەگرتەوە تۆ کردیتۆ دیجیتال لەسەر کاونتەکەی خۆت ئەگەر من نەو یاریە بەکار بێنم لای منش دەبێت و دیجیتال ینی هەر یەک جارە چۆن مایکرۆسۆفت ئەو گۆڕانکاری دەکات هێشتا دیار نییە بەڵام پلانەکان ئامادە کردووە کە ئاشکرایان کرد چۆن ڕێکارەکان بێگومان لاڵقەکانی داتوەتان باز دەکەم جەماعەتی نینجا ثیۆری لە مەفتی ڕانگەیان کەوای بڵاوکردنەوەی یاریەکان لەسەر پلەیستەیشن زۆر سەرکەوتوو بووە تەنیا لەسەر پلەیستەیشن 5 ملیۆن پاوەندیان یاخودەکان نزیکەی 5.8 نزیک 6 ملیۆن دۆلاریان قازانج کردووە و دەڵێ لە ئێستاوە پلانەکان وایە لە سەرجەم پرۆژەکانی داهاتویان یاریەکان لەسەر پلەیستەیشن بەردەست دەکەن لەبەرەوەی لەسەر ئێکسبۆکس لەوانەیە و پارەیان دەست نەکەوت بێت کە دەیانویست لەبەرەوەی یاریەکە لەسەر گەیم پاس بەردەست بێگومان هەرچەندە پێویستیان بە کۆکردنی پارێکی زۆر نییە وەکو ستودیۆ خۆیان لەبەرەوەی لەلایەن مایکرۆسۆفت خاوەندانێت تەکرێ مایکرۆسۆفت پارەکە کۆکاتەوە بەڵام دیارە زۆر سەرکەوتوو بووینە لەسەر پلەیستەیشن 5 نزیکەی 5 ملیۆن دلار 6 ملیۆن دلار قازانج کردووە دڵیان زۆر پێخۆشە بێمە سەر گەیم پاسی ئاستێشنوی گەیم پاس ئاشکرا کراوە لە ماوەیەکی نزیک بەردەست دەبێت ئەویش دیسکۆرد نیترۆیە کە بە شێوەیەکی ستارتاپ دەبێت واتە لەوانەیە هەرزانترین نرخ بێ یاخود 50 یاریش لەگەڵ دەبێت لەگەڵ ئەوەی دیسکۆردش تێدا چیە سوودی لێوەردەگری نازانم بەڵام هەیە وەرەوە شێوە و هەندێک لە ماسفاتەکانی کۆنترۆلەری ئیلیتی سی ئێکسبۆکس دزەی پێکرا شێوەکەی تقریبان تۆزێک قەرەوەترە لەسەرەوەی بەڵام خوارەوەی لارترە و دوگمەی دیپادەکەشی وەکو سکرۆل لاتێک کە زۆرم پێ جوانە بەڵام ئایا بەکارهێنانی وەکوەوەیە خودنا نازانم و پشتیشی پاتریەکەی پێدەچێت کە ڕیمۆڤبڵ بێ واتە بە ئاسانی دەری بێنی پاتریچکە لە شوێن دانێن هەرچەندە پاتری گەورەیە نەک پاتری دەبڵ ئەینیە بەڵام هەر شتێکی باشە لە خوارەوەش دوو دوگمەشی هەیە کە دوگمەیەکی بێگومانێکیان پێدەوتێت کلااود لە بۆ کلااود بەکەڵک لە هەم ڕماکە لە پشتەوەش دوو دوگمەی دیکەیشی هەیە کە جوان و سەرنجڕاکێوەش دیارە خۆشەویستانم ئەوەش بەرنامەی سفر ژیری بوو بەرنامەکەم تۆزێک کورتتر کردەوە لە بەرەی بەردام گلەی ئەوە دەکەن ژیر نزیکەی 40 دقیقە قسەی مەکەم وەڵی بابەتم زۆر هەبوو بەڵام ئیوەی نیە 40 دقیقە قسەی لەسەر بکەم بەڵام بێگومان هەفتە ئەڵقانی داهاتوو کە بابەتم هەبی 40 دقیقە ساعەتە قسەی دەکەمەوە لەگە هیچ دانیە بەڵام ێستا شتێکی ئەوە دەبە گەورەمان نەبوو زۆری لەسەر بدوێن چاوتان ماز دەکەم هیوادارم ئەڵقەی داهاتوو باسی ئەو بکەین کە ترەیلەری جیتی 6 ترەیلەری سێمی چۆن بوو نەک بڵێم هێشتا ماوە بێ و هیوادارشم سۆنی لافتەکەی داهاتوو کۆنفرانسەکەی خۆی ئەنجام بدات تاوەکو زانیاری نوێمان بەرز بگە چاوتان ماز دەکەم بۆ بینی ڤیدیۆ زیاتر دەتوان سەردانی ئینستاگرام یاخود تیکتۆک سناپچات فەیسبوک بکەن لەوێ بەردەوام ڕۆژانە ئاڕێری جیاواز بڵاو دەکەمەوە لەسەر هەموو بابەتەکانی کە من حەز دەکەم قسەی لەسەر بکەم تاوەکەی داهاتوو بەخێر گەورەتان سپێرم خوداتان لەگەڵ و هیوادارشم ستودیۆ منتان بەدڵ بێ